ئامانجی کۆنفرانسەکە کۆنفرانسی ژنۆلۆژی کە بە دروشمی ژنۆلۆژی گەشتنی ژنە بە حەقیقەت کە ئەمڕۆ سازەکرێ زیاتر ئامانج لەم لێ ئەوەیە کە ژنۆلۆژی وەکو لە تێزەکانی بەڕێز ئۆجەڵانە زیاتر شرۆڤەی کراوە هەروەها توانیوەتی زۆر باش شیکاری بۆ بکە بخرێتە ناو گفتوگۆ بە خەڵکی باشووری کوردستان زیاتر ئاشنا بکرێ بۆ ئەوی بتوانرێت بە پێی پێویست سوودی لێوەرگیرە بۆ کێشەکانی ئەمڕۆ کە کێشەی ژنن کە لە کۆمەلگایە بە ئەستێکی بەرچاو زۆر بەرفراوان هەیە بۆ ئەوەی کە بتوانرێت ئەوەی کە بەڕێز ئۆجەڵان توانیوێتی لە ناو تێزەکانی خۆیان بخات پێشکەشی بکە ئێمە بتوانین سوودی لێوەرگرین ئامانجی کۆنفرانسەکە زیاتر ئەوەیە هەروەها ئێمە کۆنفرانسەکەش لە کاتێکی وهەیە لە مانگا بە تایبەتی بۆیە کۆنفرانسەکە ساز دەکرێت بۆ کۆنفرانسەکە جگە لەو ئامانجی ببێتە وەڵام دەرەوەیەک یاخود وەکو ناڕزایەتی دەربڕینێک لە بەرامبەر ئەوەی کە لەم مانگەدا بەڕێز ئۆجەڵان پلانگەڕی نێودەوڵەتی لەسەری بەڕێوە چوو کە لە پاشدا بۆ هۆی دەستگیرکردنی لە 15 شوباتی ساڵی 1990 وەکو ناڕزایەتی دەربڕینێک شە لە بەرامبەر ئەو پلانگەڕەیە.